ئەمە دیمەنی داخستنی بەشێک لە فەرمانگە حکومیەکانی ئیدارەی ڕاپەڕینە لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و جوتیارانی سنووری ئیدارەکەوە. خۆپیشاندەران داوای قەرەبووی زەویەکانیان دەکەن، وەک خۆشیان دەڵێن پێشتر زەویەکانیان کشتوکاڵی بووە، دواتر حکوومەت ئیفرازی کردووە بۆ ئەوەی قەرەبوویان بکاتەوە. بەر لە هەموو شتێک دەمانەوێت بەڕای گشتی و هەموو لایەنە بەرپرس و پەیوەنددارەکان ڕابگەێنین کە کێشە و گرفتی ئێمە وەکو زیاتر لە 1000 ماڵ لە بنەڕەتدا دەگەڕێتەوە بۆ لێ نەزانی و کەم تەرخەمی دام و دەستگا گشتەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە مامەڵەیەکی یاسایی و ئابووریانە سەبارەت بە زەویە کشتوکاڵیەکانمان لە دەڤەری ڕاپەڕین دەشتی بتوێن. ئەمە لە حاڵەتێکدا کە شارەوانی ڕانی هەستاوە بە کوژاندنەوە و زیاکردنەوەی زەویەکانمان بێ ئەوەی پێمان بڵێن قەرەبوویەکی دادپەروەرانەی یاساییمان بدەنێن. بەڵام لەگەڵەوەشدا بە هەموو لاشی ڕادەگەێنین کە دەستبەرداری مافەکانمان نابین و لەو ڕێشەوە هەرچی ڕێکار و چالاکی پێویست بێدەگرینە بەر دەشمانەوێ بە زووترین کات مامەڵەکانمان جێبەجێ بکرێت تۆمار بکرێن لە بەڕێوەبەراتی خانوبەری ڕاپەڕین. لە کاتێکدا زەویەکانی خۆمانە ناماندنەوە، لە کاتێکدا لەو شارەی دنیایەک زەوی داگیرکراوە و هەموو شتێکیان بۆ یاسایی کراوە، لە کاتێکدا هەمووی نەیاساییە. چەندان دەونم زەوی لەو شارەدا داگیرکراوە بەو ئاڵەش هیچ کەسێک گوێبەوە نادا. بەڵام لە کاتێکدا ئێمە زەویەکانی خۆمانە 50 ساڵ ئێمە تەسەڕوفاتی بەسەردا دەکەین، ئامادەنین تاپۆکانمان بدەنەوە. خۆپیشاندەران ئیدارەی ڕاپەڕین و شارەوانی ڕانیە و قایمقامیەتی ڕانیە و سەرۆکایەتی شارەوانیەکانی ڕانیان داخست و کارمەندەکانیان ناچار کرد فەرمانگەکان چۆڵ بکەن. دەشڵێن تا ئەو کاتەی کێشەکانیان بۆ چارەسەر دەکرێت و وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە لە مانگرتن بەردەوام دەبن. بۆ وەرگرتنی بۆچوونی دەستگا پەیوەندیدارەکان لەسەر ئەم کێشەیە پێیان پەیوەندی با چەند لایەنێکەوە کرد، بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون لەسەر ئەم کێشەیە لێدوان بدەن. ئەمڕۆ بە هەوڵ و هیمەتی خەڵکی خۆمان کە مافەکانمان وەربگرینەوە هەوڵماندا داخستنی ئیدارە و شارەوانی و دواتری شاتی نەقایمقامیەت ئێستا بەرەو تاپۆ دەچین کە تاپۆش بەشێکە لەو کەم و کوڕیانەی کە لەسەر ئەساسی وەرنەگرتنەوەی زەویەکانمان. ئەوکاری سەرەکی ئەمە ساڵانێکە زەویەکانی مەتفا کراوە بۆ مڵکی شارەوانی لە کاتێکدا زەوی بەروبوومی کشتتوکاڵی تێدا دەچێنرا. هەرچەند بە ڕەزامەندی ئێمە نەبوو، بەڵام لە بەرامبەر 5000 متردا داوای 200 متر زەوی دەکەینەوە کە یاسایەکەش لەبەردەستە، بەڵام دەستیمان پێ دەکات. ئێمە 2017 چێمان لە شارەوانی دایرەکان هەیە، ئێمە شارەوانی وعدی پێداین لە 2017 ئێمە خاڵی زەوین، ئێمە لە 5000 متر 200 متر زەوی مام بداتێ، بەڵام بە حکومیەوەی دەستا و دەست و کەم تەرخەمی لە حکوومەت ناتوانین تعویزەکە بدەنەوە بە ئێمە. ناڕەزایەتی و نیگەرانی هاوڵاتیان لەسەر ئەو کێشە و گرفتانەی ڕۆژانە ڕوبەڕوویان دەبێتەوە بەردەوام ڕوو لە زیاد بوونە. ناڕەزایەتی ئەم هاوڵاتی و جوتیارانش کە داوای قەرەبووی زەویەکانیان دەکەن هەر لە چوارچێوەی ناڕازی بوونی خەڵکدایە لەسەر خراپی شێوازی ئیدارەدانی وڵات کە کەم و کورتی گەورەی لە ژیانی هاوڵاتیاندا لێ کەوتووەتەوە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.